تورکیا لە بەردەم تەقینەوەدا دەستگیرکردنی ئیمامۆغڵو و تووڕەیی شەقامەکان. ڕێکاری دوایی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ لادانی ئەکرەم ئیمامۆغڵو شارەوانی ئیستانبوڵ و یەکێک لە ڕکابەرە گرنگەکانی بە ئاشکرا لە چوارچێوەی نمونەی درێژخایەنی ئەو بۆ نەهێشتنی نەیارانی سیاسی دانراوە. ئیمامۆغڵو کە لە ساڵی 2019ەوە جڵەوی کاروباری گەورەترین شاری تورکیای بەدەستەوە گرتبوو، لە 19 مارس بە تۆمەتی گەندەڵی دارایی و پەیوەندی لەگەڵ گروپە تێرۆریستیەکان دەستگیر کرا. ئەمە لە کاتێکدایە کە خودی ئەردۆغان لە ساڵی 2013ەوە بەرەوڕووی تۆمەتی جددی دارایی و خراپ بەکارهێنانی بەرین لە دەسەڵاتدا بووتەوە. تۆمەتگەلێک کە هەرگیز بە شێوەیەکی جددی لێکۆڵینەوەیان لێ نەکراوە، هۆکارەکەشی ڕوونە. ئەو بە کۆنتڕۆڵکردنی تەواوی ئامرازەکانی دەسەڵاتی سیاسی و دادوەری خۆی لە هەر جۆرە لێپرسینەوەیەکی یاسایی پاراستووە. سەرەڕای ئەمەش پشتگیری ئاشکرای حکوومەتی ئەردۆغان لە گروپە تۆندڕەوەکان وەک بەرەی نووسرا بۆ چاودێرانی ناوچەیی و نێودەوڵەتی ماوەیەکی زۆرە بۆتە هۆی پرسیار و نیگەرانی. بڕیاری ئەردۆغان بۆ دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵو بوێرانە بوو، بەڵام وا دەردەکەوت کە ئەو ئەم هەنگاوەی بە لێکدانەوەی وردەوە کردبێت. لەوانەیە ئەردۆغان لەسەر ئەو باوەڕە بوو بێت کە لە سەردەمی سەرۆکایەتی ترامدا کۆشکی سپی کاردانەوەیەکی توندی بۆ لابردنی یەکێک لە ڕکابەرە جددیەکانی نیشان نادات. لەلایەکی ترەوە ڕاگەیاندنەکانی بەردەوامی کاربەدەستانی ئەوروپا دەربارەی گرنگی تورکیا و ئاسایشی هەموو قاڕەکە زەمینەی بۆ وەها هەنگاوێک لەبار کردبوو، بە تایبەت لە دۆخێکدا کە دەوڵەتی ترامپ بەرەبەرە پایبەندیە ئەمنیەکانی خۆی بەرامبەر ناتۆی کەم دەکردەوە. لەگەڵ ئەوەشدا لەوانەیە ئەمجارە لێکدانەوەکانی ئەردۆغان هەڵە دەربچن، هەرچەندە ئەو لە شیکردنەوەی هەڵسوکەوتی واشنگتۆن و بڕۆکسل هەڵەی نەکردبێت، وا دیارە کە کاردانەوەی ناوخۆی خەڵکی تورکیای دەستەکەم گرتووە. ئەردۆغان ڕەنگە چاوەڕوانی نەکردبێت کە هاوڵاتیانی تورک بەم بەرفراوانیە بڕژێنە سەر شەقامەکان و دژی دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغڵو و ناڕەزایەتی دەرببڕن. بەڵام ئێستا هەر ئەم ناڕەزایەتیانە بە بەرینی بەردەوامن. تورکیا لە بەردەم خاڵی بێگەڕانەوەدا، ئەردۆغان و داڕمانی کێبڕکەی سیاسی. هەرچەندە تۆڕەکانی کۆمەڵایەتی پڕن لە خەمڵاندنی گەشتبینانە لەسەر کۆتایی حکوومەتی ئەردۆغان، بەڵام ئەزمون پیشانی داوە کە واقعیەت زۆر جار ئاڵۆسترە لەو شتەی کە شەپۆ لە هەیەجانیەکانی کاتی نیشانی دەدەن. بەکارهێنەرانی ئێکسیان بلواسکای لەوانەیە باز لە کۆتایی نزیکی ئەردۆغان بکەن، بەڵام مێژوو چەندین جار سەلماندوویەتی کە نابێت متمانە بەم گەشتبینیە زێدەڕەویە بکرێت. ناڕەزایەتیەکان لەوانەیە ببنە هۆی ئەنجامی پێشبینی نەکراو و ئاکامی ئەم ناڕەزایەتیانە هێشتا بە شێوەیەکی یەکلاکەرەوە ڕوون نییە. ئەوەی کە ئێستا بەڕوونی دیارە ئەوەیە کە هەر ئەنجامێک تەنانەت ئەگەر لەگەڵ خەیاڵی ئێستادا جیاواز بێت، بە ئەگەری زۆر لێکەوتەی ناخۆش و ئاڵنگاری بە دوای خۆیدا دەهێنێت. شیکارەکان هۆشداریان داوە کە ئەگەر هەوڵی نوێی ئەردۆغان بە ئەنجام بگات، ڕێگەی ئیقتیدارگەرایی لە تورکیا دەگاتە خاڵێکی بێگەڕانەوە، بەڵام ئەم قومارە نوێیە تەنیا بەشێکە لە ڕەوتێکی درێژخایەنتر. تورکیا ماوەیەکە بەرەو ئیقتیدارگەرایی هەنگاوی ناوە و ئەم گۆڕانکاریانە بەرەبەرە پێکاتەی سیاسی وڵاتیان گۆڕیوە. لە ڕواڵەتدا هەر هەڵبژاردن لە تورکیا هێشتا بەڕێوە دەچێت و هەندێک جار نەیارانێک وەک ئەکرەم ئیمامۆغڵو سەرکەوتوو دەبن، بەڵام لە کردەوەدا ئەم پێکاتەیە لە جۆرێک ئیقتیدارگەرایی ڕقابەتی دەچێت. لەگەڵەوەشدا ئەم دەستەواژەیە بە تەنیا ناتوانێت ئاڵۆزیە تایبەتەکەی مۆدێلی تورکیا باش ڕوون بکاتەوە. زۆرێک لە سەرکەوتنەکانی نەیاران لە کردەوەدا لە مانا بەتاڵ بوونەتەوە. بۆ نمونە لە کاتی هەڵبژاردننی ئەکرەم ئیمامۆغڵو وەک شارەوانی ئیستانبوڵ لە ساڵی 2019 زاینیدا، ئەردۆغان و حیزبی عەداڵەت و تەوسعە بە بەردەوامی بە ئامرازەکانی حکوومەتی و دادپەروەری هەوڵیان داوە کە دەسەڵاتی ئەو بەڕادەیەکی بەرچاو سنووردار بکەن. لە حاڵەتەکانی تر شارەوانەکانی حیزبی دموکراتیکی گەلان هەدەپە چەندین جار بە شێوەی کاتی لادراون و بەڕێوەبردنی شارەوانیەکانی بەکاربەدەستانی دانراوی پارتی داد و گەشەپێدان واتە عەداڵەت و تەوسعە سپێردراوە. ئەمە نیشانی دەدات کە ئەردۆغان بە شێوەیەکی سیستەماتیک لە هێزی دەوڵەت
بۆ بێکاریگەرکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنی نەیاران کەڵکی وەرگرتووە. لە ئەنجامدا ڕقابەتی بوونی پێکهاتەکە بەرەبەرە ڕەنگی دۆڕاندووە و مۆدێلی سەرڕۆیی تورکیا زیاتر بۆتە نمونەیە کە تێیدا کێبڕکەی سیاسی ڕاستەقینە بە شێوەیەکی زۆر بێمانا دەبێت. دوای ئەردۆغان دەستپێکی ڕووناکی یان چوونە ناو تاریخی قوڵتر. ئەمە بە دروستی ئەو خاڵەیە کە وەک کێشەی سەرەکی دەردەکەوێت، نەک تەنها بۆ خەڵکی تورکیا بەڵکو بۆ هەموو ئەوانەی کە لە ناوەندی شەپۆلی ناڕەزایەتیەکانی دواییدا چاویان بڕیوەتە سەردەمی دوای ئەردۆغان. لاچوونی سەرۆک کۆمار تەواوەن بە واتای دەستپێکی سەردەمێکی ڕووناکتر نییە، بە پێچەوانەوە ئەگەری ئەوە هەیە کە بارودۆخ تەنانەت خراپتر ببێت. هەر ئەوە بەسە کە ئاژاوەی دوای ڕوخانی حکوومەتی حوسنی موبارەک لە مسر بێنینەوە یاد بۆ ئەوەی تێبگەین کە گۆڕانی لە ناکاوی سەرکردایەتی دەتوانێت ببێتە هۆی ناسەقامگیریەکی بەرفراوان. هەرچەندە لە نێوان تورکەکان و چاودێرانی دەرەکی شادی و جۆش و خڕۆش سەبارەت بەم ساتە مێژوویە بەدی دەکرێت، بەڵام لێکچووترین سێناریۆ ئەوەیە کە تورکیا سەرەڕای ئەوەی کە ئەردۆغان لە دەسەڵاتدا بمێنێتەوە یان لا بچێت دەشێتە ناو قۆناغێکی درێژخایان لە ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی. ئەگەر سەرۆک کۆمار بتوانێت لەم قەیرانە کە لە شانازی و خولیای بێکۆتایی ئەوەوە سەرچاوە دەگرێت بە سەڵامەتی دەربازی ببێت، بە ئەگەری زۆر بەرەو ڕووی توندبوونەوەی بێوێنەی سەرکوتکاری دەبینەوە. ئەکرەم ئیمامۆغڵو یەکەم و دوا سیاسەتمەدار نابێت کە لەگەڵ هەڕەشەی دادوەری و سنوورداریەکانی سیاسی ململانێ دەکات. هاوشێوەی ئەو ڕووداوانەی کە دوای ناڕەزایەتیەکانی پارکی گەزی ڕوویاندا، ئەردۆغان و دەوروبەرەکەی لەوانەیە هەوڵ بدەن کە کۆمەلگا هەرچی زیاتر جەمسەری و دووبەرەکی بکەن. سنووری ڕوون و ئاشکرا لە نێوان تورکی ڕاستەقینە واتە لایەنگرانی ئەردۆغان و ئەوانەی تر بکێشن. ئەم استراتیژیە کلێنەکانی کۆمەڵایەتی و کولتوری لە تورکیا زیاتر قوڵ دەکاتەوە و بارودۆخێک دروست دەکات کە سەرکوتکاری بەرفراوانتر و تونتر ممکن دەکات. ئەم سەرکوتکاریانە هەروەک دوای کودەتا سەرنەکەوتووەکەی 2016 بینرا دەتوانن بگەنە ئاستێک کە تەنانەت ئەو سەردەمەش تێپەڕێن.